ئێمەش لەسەر مافی خۆمان بێدەنگ نابین یعنی تەلەبەی تەربیەی وەرئەگیرێن بەڵام تەلەبەی ئیسلامی وەرناگیرێن. خوێندکارانی خوێندنی ئیسلامی لە بەردەم وەزارەتی خوێندنی باڵا گرت بوونەتەوە و داوای ئەوە دەکەن کە لە کۆلێژی زانستە ئیسلامیەکان وەربگیرێن. وا دیارە کە ساڵانی ڕابردوو ئەو قوتابیانەی کە لە خوێندنی ئیسلامی تەواویان کردووە لە کۆلێژی زانستە ئیسلامیەکان یاخود کۆلێژی شەریعە وەرگیراون و لە ئێستادا ئەو قوتابیانە یاخود ئەو خوێندکارانەی کە لە دواوەی منن کە ژمارەیان 300 خوێندکارە هەروەکو خۆیان باز دەکەن کە نزیکەی 20 خوێندکار هاتوۆتە ئێران داوای ئەوە دەکەن و لە بەردەم وەزارەتی خوێندنی باڵا گرت بوونەتەوە بۆ ئەوەی کە ئەو پەیامانی ئاراستی وەزارەتی خوێندنی باڵا بکەن کە بۆچی وەرناگیرن با لە خۆیانەوە بپرسم. قوربانجان کێشەکەتان چییە؟ کێشەی ئێمە ئەوە چەند ساڵە ئێمە لەو خوێندگا خوێنین کێشەیمە ئەوەیە وەزارەتی خوێندنی باڵا ئەڵێ ئێمە ئاگادار نەبووینە کە ئێوە نەقل کراون بۆ سەر وەزارەتی ئەوقاف بۆیە ئێستا ئەڵێ ئێمە ئەوانەی کە خەریجی پۆلی دوازەنە وەرناگیرێن. ئێوە کێشەکە ئێستا لە بینی وەزارەتی خوێندنی باڵا و ئەوقافە؟ نانی لێرە تەنها مستقبلی ئێمە چەندەها ساڵە کە ئەخوێنین ڕنج بە خەسارە چین بەڵام بەداخەوە هەتا ئێستا هیچیان بۆ نەکردن و پێم وانییە هەتا ئێستا شتێکمان بۆ کرابێت. ئێوە لەم خوێندنی ئیسلامیان چەند قوتابخانەیە یان یەکێک قوتابخانە بوو؟ نەخێر تقریبان 20 قوتابخانە ئەبێم نزیکەی 200 زیاتر قوتابی ئەبێ کە ئەولاتر وایە کە ئێمە وەربگیرین لە بەشی خوێنی یان لە خوێنی شەریعە زانکۆی شەریعە بەڵام تەنها ئەو خوێنی کە مەتەوامەکردنی تەنها یەک زانکۆ وەرەگرێ بەڵام بەداخەوە ئێستا کولیە شەریعەشەڵێ ئێمە وەرتان ناگرین وەزارەتی خوێندنی باڵا کەسە بە وەزارەتی خوێندنی باڵا لە پێشودا ینی داواتان کردووە مە چەندەمین جارە گرت ببنەوە؟ ئەمە یەکەمین جارە گیر ببینەوە بەڵام بەداخەوە تا ئێستا ئێمە سەبرمان گرتووە وتمان بەڵکو شتەکەمان بۆ چارەسەر بکرێ بەڵام بەداخەوە تا ئێستا چارەسەر نەکراوە و لە بینی وەزارەتی خوێندنی باڵا و وەزارەتی ئەوقاف. ئەمە سەرتا بەنای خۆی بەخشنەوە میهرەبان ئامادە کردوڵا سەرتا بەنای خۆی بەخشنەوە میهرەبان ئێمە وەکو قوتابیانی پۆلی دوازدەی مەدرسەی ئەوقاف و کارەباری ئیسلامی لە جیاتی هەزاران قوتابی زیاتر لە 22 مەدرسەی سەر بە ئەوقافی سەرۆزارەتی ئەوقاف کە لە هەموو کوردستان ئێستا بوونیان هەیە داواکانە لەیانی پەیوەندیدار و سەرۆکی حکوومەت و وەزیری خوێندنی باڵا هەموو ئەو کەسانی کە گویان لە ئێمەیە کە دامان لێ دەکەین بۆ مافی سەرەتایی ڕەوای خۆمان وەرگرتنەوەی لە کۆلێژەکان هاوشەی ساڵانی ڕابردوو و هەموو ئەو قوتابیانی پۆلی دوازدە کە ئێستا وەرگیراوانەکان دەخوێنن ئێمەش هیچمان لەوان کەمتر نییە بەڵکو ئەگەر زیاتریش نەبین ئێستا زۆرمێکی زۆر لە ئێمە دەکرێت کە لە مێژووی کوردستان بەو شێوە ڕووی نەداوە. السلام عليكم ورحمة الله وبركاته. بسم الله الرحمن الرحيم. أتينا خزمة حديثي پیغمبر صلى الله عليه وسلم كوا فرموت الظلم ظلمات يوم القيامة. پیغمبر فرموت صلى الله عليه وسلم استمكاري تاریکی لروج قیامت. آیا ئەوەش ستەم نییە لە ئێماکەن کەوا ئەوە هەگەورەترین ستەمە کەوا ئێمە یەک چەندەها ساڵە یعنی بە خوێندنەوەینە و خۆمان پێوەماندی کردیە و ینی مافمان ئەخورێ ئایا ئەوان ئامادەنە کەوا مناڵەکانیان کوڕەکانیان ئەوە مافیان بخورێ ئایا لەسەر مافیان بێدەنگ بن نەخێ لەسەر مافیان بێدەنگ نابن کەواتە ئێمەش لەسەر مافی خۆمان بێدەنگ نابین یعنی تەلەبەی تەربیەی وەرئەگیرێن بەڵام تەلەبەی ئیسلامی وەرناگیرێن ئەوە یعنی لەکوێ ئەوە بووە قوتابی وەزارەتی پەروەردە وەردەگیرێ وەزارەتی ینی ئەوقاف وەرناگیرێن بەرێ تەربیە وەرەگیرێن مەدرسە ئیسلامی وەرناگیرێن دەبی مەدرسە ئیسلامی وەرگیرامان ئەوان هەر وەرنەگیرامان ئێمە لە ئیسلامی سەر بە وەزارەتی ئەوقافە ئێمە لە پێشترین لۆ وەرگرتنی کولە شەریعی.